ماوەی دوو ڕۆژەکە تەمێکی چڕ ناوچەکانی پارێزگای هەولێری گرتوتەوە بە تایبەت لە نێو سەنتەری شاری هەولێر و هەروە دەوروبەری لە ئەمڕۆدا تەمەکە بەراورد بە دوێنێ کەمتر بۆتەوە. لەسەر ئەم بابەتە قسەم لەگەڵ حەمەکەلاری شارەزای بواری کەشناسی کرد ئاماژەی بۆدا کە دوو ڕۆژەکەەوە تەمێکی چڕ ناوچەکانی سنووری پارێزگای هەولێری گرتوتەوە و لەسەر ئەم بابەتەش قسەم لەگەڵ کرد تاوەکوکەی ئەم تەمە بەردەوامی دەبێت ئاماژەی بۆدا کە ڕۆژ لە دوای ڕۆژ تەمەکە کەمتر دەبێتەوە لە ئەم ڕۆژدا تاوەکو نزیک دوای کاتژمێر 12 تەمەکە بە تەواوەتی لا دەچێت و بۆ بەیانیش تەمەکە بە هەمان شێوە کەمتر دەبێت وەک ئاماژەم پێدا دوێنێ بەراورد بە ئەمڕۆ تەمەکەی دوێنێ چڕتر بووە ئەمڕۆژ بەراورد بەیانی با بڵێن تەمەکە چڕتر دەبێت و هەروەها لەسەر ئەم بابەتەش کە با بڵێن لە دوێنێش بەهۆی ئەوەی کەوە تەمێکی زۆر هەبوو بە تایبەت لە پارێزگای هەولێر بڕیاردراکەوە فڕۆکەخانەی هەولێر گەشتە ئاسمانیەکانی ڕاگر و لەسەر ئەم بابەتەش ئەحمەد هۆشیار بەڕێوەبەری فڕۆکەخانەی هەولێر ئاماژەی بەوەدا کە بەرەبیانی ئەمڕۆ سێشەمە بەهۆی ئەوەی کەوە سەرجەم ئەو باردوخانێکەوە کە شەهواتیایدا ناجێگیرە بڕیارمانداکەوە گەشتەکانمان ڕابگرین و تاوەکو ئەوەی کەوە دیارنی ئاخۆکاتەکەی تاوەکوکەی بەردەوام دەبێت تاوەکو ئەم تەمە بە یەکجاری نامێنێت و بارودۆخی کەشەوە ئاسایی دەبێتەوە ئەو کات بڵاوی دەکەینەوەکەوە با بڵێن گەشتەکانی هەولێر دەکرێتەوە بەردەوامی دەبێت وەک ئاماژە پێدا قسەم لەگەڵ حەمەکەلاری کرد شارەزای بواری کەشناسی ئاماژەی بۆدا کە لە ناوچە شاخاویەکانی ئیدارەی سۆران بە تایبەت لە ئەم ڕۆدا پێشببینی دەکرێت لە درنگانی شەو دەست بکات بە شەپۆلێکی بەفربارین لە بەتایبەت لە حاجی ئۆمەران کە ساترین ناوچەی کوردستانە لەوێ شەپۆلی بەفربارین چاوەڕێ دەکرێت و هەروە سەبارەت بە ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش ئاماژەی بۆدا کە لەم دوو ڕۆژەدا لە زۆربەی شارەکان هەور و جارجاریش خۆر بە دەرەوێ واتە ئەگەری بارانباری ناوچەکان کەمە بە تایبەت لە سنووری پارێزگای هەولێر لە دوو ڕۆژی داهاتوو زیاتر ئەگەری هەور و وەک ئاماژە پێدا جارجار خۆرش بە دەرەوێەوە سەبارەت بە ئەم تەمەی کە ئێستا هەیە لە بەیانی تەمەکە چڕتر بوو بەراورد بۆیکەوە مەودای بینین نزیک 150 متر بۆیە هۆشداری توندرا بە تایبەت لە ئەوەی کە شۆفێران ئاگادار بن لە کاتی شۆفێریکردن چونکە وەک ئاماژە پێدا تاوەکو دوو ڕۆژی تر ئەم تەمە بەردەوامی دەبێت بەڵام بە ڕێژەی کەمتر بەراورد بە ڕۆژی پێشخۆی.